نەگەیشتن بە ڕێگە چارەیەک بۆ قەیرانی سیاسی و ئابووری هەوڵەکانی کۆمەڵ و گۆڕانی بە ئاڕاستەی دەرباسکردنی هەرێمی کوردستان لە حکمی تاگلایانە و بنەماڵە ڕانەگرتووە. ئاسۆی سیاسی هەرێمی کوردستان وا دەنوێنێ جارێکی تر هۆڵی کۆبوونەوەکان هەر پێنج لایەنە سەرەکیەکە لە دەور یەک مێزی گفتوگۆ کۆبکاتەوە. پێیام زانیوێتی لەم هەفتەیەدا سەردانی وەفدی حکومەت بۆ لای لایەنەکان دەست پێ دەکاتەوە. یەکێتی سەرقاڵی کێشە نێوخۆیەکانیەتی و ئەگەر بتوانێت تەنها شتێک بیکات ئەوە ڕزگارکردنی خۆیەتی. لەگەڵ ئەوەشدا یەکێتی بیرۆکەی سەر لە نوێ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی بەلاوە پەسەندە. پێم وایە ڕەنگە هیچ کات بەقەت ئەوەی ئێستا هەرێم پێویست بۆ نەبێت کە لایەنەکان بتوانن بسازێن لەگەڵ یەکتری و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن. ئێمە ئێستا هەست بەوە ئەکەین کە هەنگاوێک هەیە یاخود نیەتێک هەیە نیازێک هەیە بۆ ئەوەی کە لایەنەکان بەرەیەکی ناوخۆیی لەگەڵ یەکتریا دروست بکەن، چونکە لە هەموو حاڵەتێکدا ئەو شاندێک کە ئەچێت بۆ بەغدا شاندی حکوومەت بێت یاخود شاندی حکوومەت و حزبەکان بێت یاخود شاندی حکوومەت و هەندێک لە حزبەکان بێت هەر ئەچێت بەرگری لە مافەکانی گەلی کوردستان و هەرێمی کوردستان ئەکات بەهۆی ڕیفراندۆمەوە و لە شەڕ زۆر شتمان دۆڕند و لە بەغداش هەر کۆمەڵێک شتی تریش ئەدۆڕێنین. لەبەرەوە ئێمە ئەوەندەی پێمان بکرێت زیانەکان کەم بکەینەوە، چونکە مەسەلەکە لەوە دەرچووە کە قازانج بکەین. کۆمەڵ و گۆڕان هەر لە سەرەتای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە پێشنیازی حکومەتێکی کاتی و ڕزگاری نیشتیمانیان کرد. ئێستاش داوا دەکرێت ئەم جارە هەمووان بەیەکەوە کۆتایی بە بەستەڵەکی سیاسی لە نێوان هەرێم و بەغدا بهێنن بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو کە تەنیا دوو لایەن لە بەغدا خۆیان بە دەمڕاستی خەڵکی کوردستان دەزانی و بە درێژایی ئەو چەند ساڵە ژمانەوە لە بەغدا نەیانتوانی هیچ مافێکی نەتەوەیی بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکەن. ئەسڵی پرۆژەکە ئەوەیە کە دەبێت ئەو گۆڕانکاری لە پێکاتی دەسەڵات لە دەموچاوەکانی دەسەڵاتا بکرێ حکوومەتێکی کاتی نیشتیمانی دروست بێ بۆ سەرپەرشتی سێ دۆسیە. یەکەم هەوڵدان بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بە شێوەی خێرا، دووەم سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردننی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان لە لانی کەم لە بیدایەتی ساڵی تازەیە لە نیوەی یەکەمی ساڵی تازەیە و خاڵی سێهم ئەنجامدانی دیالۆگ لەگەڵ بەغدا بەڕێعایی کۆمەڵگەی نێودەوڵەتی. بەڵام ئەوەی کە ئێمە بین تەنها پێمان وابێ هەوڵەکانمان بریتین لە کۆبوونەوە جا لەگەڵ دەسەڵاتداران بێ لەگەڵ هێزەکانی تر بێن نەخێر. بەشێک لە بۆچوونەکان دەڵێن ئیدی هیچ لایەنێک بۆی نییە تاگلانە بڕیار لە چارەنووسی گەلێک بدات بە بێگەڕانەوە بۆ ڕای گشتی لایەنەکان نابێت هیچ دارێک بخرێتە سەر بەردێک. ئەو دۆخەی ئێستاش کە خوڵقاوە دەرهاویشتەی سیاسەتی تاگلایانەیە کە چەندی ساڵە هەرێمی کوردستان و خەڵکەکەی پێوە گیرۆدەیە. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.